بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. لەم زنجیرە باسانەی کە لە شیرینچایە هەندێک جارە چینە سەرم باسانە و قسە و باسی لەکەین کە زنجیرەیەکی خێزانی زۆر گرنگە بە هەشتی نێوماڵەکانمان لە ئەڵقەی چوارەمە. پێم خۆشە کە ئەڵقەیەکی زۆر گرنگە و ئەم بابەتانە زۆر گرنگە کە گرنگی پێ بدەین و بیکەینە حاڵ لە ناو خێزانەکانمانە. تەنها ئەوەنە نەبێت کە قسە و باسی لێکەینەوە نەبێت کە وەکو محازەرەیە گوێی لێ بگرین، بەڵکو بیرکەینەوە لە کوێ ئێمە نقطەی زۆعفمان هەیە، لاوازیمان هەیە لە پەروەردەی خێزانیا، لە خۆشەویستی بۆ مناڵەکانمانە چاکیان بکەین، چونکە سەروەتی هەرە گەورەی هەر یەکێک لە ئێمە بریتێ لە خێزان و مناڵەکانمان و لە دنیا و قیامەتا لێیان بەرپرسیارین، پێویستە ئاگامان لێیان بێت. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. ئەزانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەختەیە فەرمێت تۆ لە ڕێی چاکەکردن، دوعاکردن، خێر و چاکەیەک کە ئەنجامیە دەیت، ئەوە دایکت و باوکت، تەنانەت خەڵکانی تریش کە تۆ ئەو بڕیاریان بۆ دەیت، ئەو خێر و چاکەیان دەسەکەوێت کە لە ڕێی تۆ پیانەکات. ئەو قورئان خوێندن و ئەو سڵاواتدان و ئەو زیکرانەی ئەنجامیە دەیت، ئەو نوێژانی کە ئەیان کەیت، بەشی دایکت و باوکتی تایە. چەند وەفایەکی جوانە، چەند دەب و ئەخلاقێکی جوانی مسلمانە پێشینەکانی ئێمە بوو و ئێستش لایەزار سوپاس بۆ خوالای زۆر خێزان و خەڵک ماوەتەوە کە دانیشن ختمێکی بە کۆمەڵ بۆ دایکیان بۆ باوکیان کە وەفاتی کردو بۆ کەسوکاریان هەمویان بەشدارەکەن لەو ختمەیە، ناویان نەهێنن لای مناڵەکانت، لای نەوەکانت ناوی دایکت و باوکت بە زیینەتی ئەمێنێتەوە. چاکەیەکی زۆر لە ئەنجامی ئەو ختمە بە کۆمەڵی قورئانە، ئەو زیکرانەی کە ئەنجامیە دەی، ئەو پرۆژە ئیمانیانەی کە جێبەجێیەکەی بەشی دایکت و باوکت و هەرچی کەسێک کە ناویە هێنیت بێ ئەوەی خێری ئەوان و خێری خۆشەکەم بکات، حەزەکەی هەزاران کەس داغڵ بکە. ئەم ئەخلاقە جوانە و ئەم دەبە جوانە لە ناو ساڵحەکان و پێشینەکانی ئێمە هەبوو، بەردەوامیشە بەڕاستی یەکێکە لە نیعمەتەکانی پارێزگاریکردن لە خێزان. گرفتی ئێمە لەوایە ئوستازگیان مستەقبلێکی زائفمان بۆ مناڵەکان بەنبڕیارداوە ئەوە خۆشمانە ترسین و لەوانیژە ترسین. واللهی ئەگەر ئەتەوێ مستەقبلی مناڵەکە و ئاوەدان بێ مجرد ئێرەت لەگەڵ ئەوە وابەستەکە، خوای گەورە خۆی ئەفەرمێ نێوان خۆم و خۆت ڕێککە، من شتەکانی تر خۆم بۆ ڕێگەکەم. ئەگەر ڕێکت نەکرد ئەنتە تەرکض ڕەکض الوحوش، هەر پێشە ڕاناکەی. ئەوە گرفتەکە ئێمە ئەمڕۆ ئەوەیە، ئەمانەیە بە هەر وەسیلەیەکێ مناڵەکانمان چاوبرسی نەبن، ئەنجاش چاوبرسی ئەبن. ئەویش بەڕاستی بەوە ئەبێ بە جۆرە لە جۆرەکان. والله وبالله وتالله چۆن ئەو ئەجەلت لە هەر شوێنەکابی یەخەت ئەگرێ و گیانت دەرەکێشێ و ئەمریت جاهندت بە یەکێ بە نەخۆشی یەکێ بە دامی سەیارە، ڕستقەکەش بە هەمان شێوەیە، بەس گرفتەکە ئێمە هێشتا تێناگەین. وە ئەزانی بەیانی بوویەوە ئەگەر کۆمەڵەش تێنەیەکی لەبەر سابرین من باس بخواستمەوە نییە کە پلانمان نەبێ، نا پلانمان نەبێ، بەڵام بەڕاستی ئەو تەوەکل حەقیقیە بەخوای پەروەردگار. یەکێک لە سێمارەکانی تەقوا ئەوەیە کە بەڕاستی ويرزقه من حيث لا يحتسب يجعل لكم فرقانا، يعني برشاورو نبي سلطانا أدخلي مدخل صدق وأخرج مخرج الصدق، هم وأمانة بمتقيان دستبر به فلنحيينه حياة طيبة خوبوك شيء بمتقيانا وكثانيك الأخوة أترسن حياتي طيبة شر خودنيت رنگ دانا ويبيت بخانة وهذاك أو كات خوش بختشين ما بس ما يخوش بخته ونيك كيشة مع النبي والله كيشة هي بس أعصابك هادئ مانية حد يقل يكتريت ياجين إذا خوي بخوي جورك لا تشار سري كيشة كان
ئەوەی ئەمڕۆ کە ئێستا زوو تووڕە ئەبین لە یەک تێناگرن حەزمان لە ئینعزالێتە تەلاقێکی مقەنع لە خانەوادەکانە هەیە ژن و مێردانێک و مناڵان نەگەن لە ناو ماڵەکانە بەڵام بەجەستە پێکەوەن بەڵام بەدڵ و دەروون هەرێکی لە شوێنێکە واللهی تۆرانی فریشتەکان و تۆرانی ئەو بەندایەتیە کە لە ماڵەکانایە ئاتۆ فریشتە بێنەرۆنەوە ماڵەکان مەبەستمەوەیە کە لەگەڵ ئاسمانە ئاش ببنەوە بزانە خۆشی ناگرێتەوە بۆ خانەوادەکان ئەگنا گرفتی خێزانی لە باو باپیرانی ئێمەش هەبووە بەڵام بۆچی زۆر بە ئاسانی چارەسەر کرا بۆچی باوکو دایکێکی سادە و ساکار هەژنۆ مناڵیانە خستەوە تەحملیانە بوو ئێستا دوو مناڵ لە دەرەخەت ناین بەڵێژیان قورس بووە بەڵام خۆشمان بۆ خۆمان بەڕاستی ئێرەمان هیلاکە هیلاک بەشتە دنیاییەکان بە تەخلیف کتێبێک ئەو قورانە جاری وایە بە خۆی خوێن زۆر خوێندنەوە کۆنە بێ بۆ جایەکتر بیخوێنەوە جوان بێ ئێبم بۆ لای کابرایەک ئەڵێم زەحمەنە بە جزوبەنەکەیم بۆ دووبارەکەرەوە تەجلیدێکی جوانم بۆ بکەرەوە ئەو کاتە سەر لە نوێ تازە بێتەوە ئەبێت تەخلیفێک دیزاینێکی تازە دانینەوە بۆ ئەم بەندایەتی کە ئەیکەین تەپوتۆز لەسەر شتەکانمان نیشتووە ئەم تەپوتۆزە بتەکێنە جەبزانە ئەو دڵ دەروونە ئاوەدانە بێت کە دڵ دەروونیش ئاوەدان بوو سەر سفرەش ئاوەدانە چێژ دە خواردنەکەشە بینی کە سفرە خوانەکەش ئاوەدان بوو ئەو کاتە خێزانێکی بەختەوەر دروستە بێ کۆمەڵگایەکی ئاسوودە دروستە بێ هەر لەبەرەوەی ئوستازیان لە ڕەمەزانیشە خۆتە زانی دەرگای سزنەکانمان جەرایەمەکان جاروان ئەگاتە حاڵەتی زۆر زۆر کەم کە لە نەبوون نزیگە بێتەوە هەوو کارەکەی چییە؟ ئاوەدانی دڵ دەروونە بەوەی کە بەسووتە بە ئاسمانەوە هاوڕێکی عزیز و خۆشەویستم هەبوو لە ساڵەکانی نەوەدا کاتێک کە هەردووکمان یا کۆمەڵێک هاوڕێی یەک بووین لە نەخۆشخانەی MSF یاخود MSF ئەطیبا بلا حدود پزیشکانی بێسنوور لە شاری سەیسایق ئیشمانە کرد ئەو کاتانە بوو کە خەڵک ئاوارە بوو ئاوارەی کەرکووک ئاوارەی گرمیان و کەلار و کفری و ئاوارەی زۆرە حتا ئاوارەی سلێمانی لە سەیسایق و لە ناوچەی شارە زۆرە زۆر بوو خەسەخانەکەمان زۆر گەورە و قەرەباڵغ بوو بەردەوام چونکە ئینتیفازە و ڕاپەڕینی یەکەم و دووهەم و سێهەمیش دروست بوو بەهۆی ئەوە برینارێکی زۆرە هاتە ناو خەسەخانەکەمان خەڵکی زۆر ڕووی تێ کرد یەکێک لەو ڕەفیقە خۆشەویستانم کاک نەجمەدین بوو کە ئێستەوە ئەزانم لە وڵاتی بەریتانیایە شتێکی زۆر جوان ڕۆژێک ڕووی یا ئەویشەوە بوو ئیجازەی وەرگرت لە بەڕێوەبەرایەتی ڕێکخراوەکە کە ڕێکخراوێکی ئەوروپی بوو واتە MSF تەنانەت وتیان بۆچی وتیە چم کە ئاهەنگێکمان هەیە ئاهەنگی ژن گواستنەوەی خۆی بوو کاک نەجمەدین یەکێک لەوانەی کە حەزی کرد بەشداری ئاهەنگکە بکات دکتۆرێکی بەلجیکی بوو کە ناوی هێڵدا بوو دکتۆرە هێڵدا حەزی کرد بچێت بۆ ماڵی نەجمەدین ڕۆشت کە ڕۆشت دوای هاتەوە ئەم دکتۆرە ئەژنەبیە شتێکی زۆر جوانی باز کرد کە ئێمە زۆر جار سەرنجمان ناچێتە سەرەوە وتی ئێوە لە ژیانێکی زۆر خۆشاژین وەلەو کان حیسارتان لەسرە برسێتی هەیە ناڕەحەتی هەیە بەڵام شتێکی زۆر زۆر گەورەتان تیاماوە بیپارێزن وتمان چییە؟ وتی من لە شایەکەی نەجمەدینە دیقەتما هەمووی دڵی خۆشە هەمووی پێکەنێت خواردنەهێنن بەڵام سەرنجم مایە سەر ژنێکی پیر دوایوتم ئەوە چی تۆیە نەجمەدین وتی ئەوە نەنکمە لەسەر بەرماڵێکی پاک دەسێجلی جوانی پاکی لەبەرا بوو هەموو ئەم بنەماڵەیە ئەچوون دەستیان ماچە کرد ڕێزی گەوریان لەو ژنە پیراگرت لای سەروی هەموویەوە دانیشتە بوو هەمووی لە دەوری ئەو کۆبوو بوویەوە منش پرسییم بۆچی وا ئەکەن وتی ئەوە نەرکمان ئێمە زۆرمان خۆشەوێت و پێمان خۆشە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان وەکو بەرەکەت بێتە ماڵی هەرێکێک لە کوڕەکانی یا کچەکانی ئەڵێ منشتم بەڕاستی گەورەترین شتتان هەیە ئێوە لە دەستی مەدەن کامە ئەخلاقێکە لە ناو کوردەواریە ئیسلام بۆ ئێمەی دروست کردووە ئیمان و ئیسلامەتی و ڕەحم و بەزەیی و مانەوەی سیلەی ڕەحم بۆ ئێمەی دروست کردووە وتی ئەوەی کە ئێوەی سەرڕێزێکی زۆر گەورە لەوە پیرژنە ئەگرن خۆشتانەوێ بە دەوریایان لە هەموو ئەوروپایە دەست ناکەوێت چکە هەموو ئەوروپاوە ئێمەش کاتێک کە تەمەنمان ئەچێتە سەر و هەفتا و هەشتاکان و ئەگەر بمێنین ئەوە لە خەڵوەتگەکانە خۆمانە بینینەوە ساڵی جارێگەر کوڕەکەم یا کچەکەم سەردانێکم بکات ئەمە لە دەستمەیان ئەمە ئامۆژگاری دکتۆرەیەکی ئەجنەبی خەڵکی بەلجیکا بوو بۆ ئێمە زۆر سەرنجمان ناچێتە سەرەوە شتە زۆر زۆر جوانانەی
وڵاتی خۆمان کە بەهۆی ئیمان و ئیسلامەتی ومانەوەی خێزانەوە بۆمان دروست بووە. دەیبا بنەما جوانەکانی خێزان و خێزانداری کە ئیسلام فێری کردوین بیپارێزین، تۆخی بکەینەوە، گەشەی پێ بدەین و بڵاویشی بکەینەوە و بیپارێزین تاوەکو لە دەستمان دەرنەچێت و نەڕوات ئینشاءالله. بەڕاستی ئێمە وەختی خۆی لە حاڵەتی گەنجیمانە کە لە تەمەنی کاکە نەوزاد و ئەو برا بەڕێزا بین، ئەو وەختە حەماسەتێکی دینیمان زیاتر بوو ئەتوانم لە ئیسا، بەڵام بەڕاستی ئیسا من خۆم هەندی وتاری ئەو سەردەمم هەیە باوەڕکە لێ پەشیمانم، چونکم ئاینی ئیسلام ئاینی ئاشتیە، ئاینی تەباییە، ئاینی برایەتیە. تۆ ئەگەر بتەوێت کەسێک تێبگەینی لە دین پێش هەموو شتێ ئەبێ وای لێ بکەیت کە قسەکانی تۆی لا خۆشەویست بێ، کە خۆتی لا خۆشەویست بێت، کە گوێ بۆ ڕابگرێ. بەو شێوە ئەتوانی ئامۆژگاری و نەسیحەت بکەیت و بچێتە دڵ و دەرونی مقابل و بەرامبەرەکەتەوە. بەڵام لە کاتێکە کە تۆ بە زەبر و بە تونند و تیژ و بە تووڕەبوون و بەڕق و ئەمانەوە بتەوێت خەڵک بێتە سەر ڕێگا ئەسڵەن قەت نایە. هەندێک ئوسلوب هەیە کە ئیسا بەکاردێ، ئەتوانم بڵێم ئەگەر لە عەسری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئوسلوبانە بەو شێوە بە ئیسەی ئیسلام لە مەدینە دەرنەچوو بوو، هەر لەو ناوە ئەسوڕایەوە. بەڕاستی خوای گەورە خۆی لە قورئانی پیرۆزە ئامۆژگاریمانەکە، ئامۆژگاری هەموو پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم فەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ترى ما بو هموش تكبير نكتنها مال لكاتك كتو دعواك كتو أمشجاري خلقك خلق باقك برج الإسلام أبي بحكمة به. حكمة معناه كيش يعني أبي بشيويك به كقسكت جيجر به كقسكت صوز وخشويسي تابي بو بران بركات. وهم جارا وجادلهم بالتي هي أحسن بوشي جوان بنرمونياني أبي لقى المقابلة كتا قصبكي ككاتي توبو شوانا قصبك حتما أرجو لي راقلتو أتشتنا ودليو وتأثيركات سر دلو دروني بوشوانا براسي أمشقاري ونسحات بكي تنو تيجي ظلم زور ستم كردن لمنالكو بو قوري لحتى بو حيوانات دروسنية. لا إسلام ما في حيوان شتاء بارستي عجل شتاء نك إنسان أو أنا الإسلام هيك كاتي تنو تجيو ليدان وكشتنو برينو أمانة الإسلام نيه إسلام هاد بري أمانة بكات إسلام هاد بو إنه يشتني أمانة نكهات بيكوا ظلم زور واستنبكات وتنو تيجي لنا خلق بلاوكات أبيتو مثلا إنسان بصوز به بو مناري خوي بصوز به بو كسكاري خوي بصوز به بو همو برايكي مسلماني مثلا بون منا هر او حديثي پیغمبر صلى الله عليه وسلم كافرمي هيك كسل ايو ايماني تاونا بي حالتي ويلي بچي بو خوي بي خوش بو مقابله كش بي خوش بي چي بو خوي بي ناخوش بي بو مقابله كش بي ناخوش بي باشا انسان راضيه خلقتنو تيجي بكابرانبري من راضي خلقتنو تيجي بكابرانبر يعني قصينا راحتم في بليان ازارم بدان دي كابو نابي منش ازاري دلي كس بدم نابي دلي كسنا راحت بك بتايبتي منالي عزيز وخوشويستو بتايبتي هاوسر ونو خی گەورە پێمانە فەرمێت ئەمر بە نوێش بکەن لە بەسەر مناڵەکانتانە، مناڵەکانتان بە بێئەمری نوێژ نەکەن، با هیچ کاتێوا نەبێ ئێوە لە ماڵەوە کەمتر خەم بن بەرامبەر بە نوێژ و عیبادەتی مناڵەکانتان، زوو هانیان بدەن، بیریان بخەنەوە، وەستەبیر عەلەیها، بەڕاستی سەبری شێوێت، هەموومان مناڵمان هەیە، یعنی ئارامگرتنی ئێوە تا فێری نوێژە بێت، تاوای لێ تەرکی نەکات، تاوای لێ بە جددی ببێ بە وەزیفەی یەکەمی ژیان. خی گەورە تەوفیقمان بە. لا نەسئەلوکە ریزقا نەحن نەرزوقکم وئیاهم. ئێمە داوای ڕزقمان نەکردو لە ئێوە بۆ مناڵەکانتانی پیاکەین، ئێمە خۆمان ڕزقانین، هی ئێوەیش و ئەوانیش، بەس داوامان لێ کردوون کە ئەمریان پێ بکەن بە نوێژ و فەرمانەکانی ئیمان و ئیسلامەتیان فێر بکەن. ئەم ئەمرە خواییە جێبەجێ بکەین.
خوا ئەمری پێ کردوین ئاگامان چاومان لەسەر عیبادەتی مناڵەکانمان بێت چاومان لەوە نەبێ بڵین ئەی باشە ڕزقیان خوا ڕزقیانەیات ئێمەش و ئەوانیش خوا ڕزقمانەیات با ئەم ئەمرە بپارێزین و ئەم ئاەتە پیرۆزە نیشانەیەکی زۆر جوانی ڕزقی تایە وەختێ لە ماڵەکان نوێژ زۆر بوو ڕزقیش زۆرە بێت چەند ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوان و شیرینەکە فەرمێ رحم الله امرأة ڕەحمەتی خوا لەو ژنەی لە نیوە شەوێکە هەڵەسێت و ئاوێکە پرژێنێ لە دەموچاوی مێردەکەی تا هەڵسێت دوور کات شەو نوێژ بکە ڕەحمەتی خوا لەو پیاوەش هەمان شتەکات بەس نەک بە ڕقەوەسەت لە ئاوی پیا بکەیت یعنی محەبەت و خۆشەویستی یعنی تۆ ئەبێت دڵت زۆر ئاش دوێ لەگەڵ خێزانەکەت اینجا ئەتوانی شەو نوێژ بکەیت کە ڕقیتیا بوو ناتوانی هەڵی بسێنیت فرمودەیەکی تری پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم مثل البيت الذي يذكر فيه الله نمونەی ئەو ماڵەی کە زیکری خوای زۆر تیا ئەکرێت و ئەو ماڵەی کە زیکری خوای تیا ناکرێت وەکو نمونەی مردوو زیندوو وایە خەمی ماڵەکانمان بخۆین جاری وایە چەند جارە ئەمەم وتووە ئەدەی بە گەڕێکێکا زۆر ڕاقی زۆر خۆشە ماڵێک لە ماڵەکان کەمتر خۆشە کەمتر ڕازاوی پێدیارە بە زۆر دڵگیرە ماڵی وایە زۆر زۆر گەورە و سەبەلاح و جوان و تازەیە کۆشکێکی گەورەیە کەچی دڵتیان ناکرێتەوە تاریکە دڵتیایە تاریکە بێت بە زیکر بە عیبادەت بە نوێژ ماڵەکان ڕووناکەوێتەوە بە زیکر و عیبادەت شەیتانەکان ڕۆحە شەریرەکان ڕۆحە خراپەکان سحر و جادو حەسادەت لە ماڵەکەی خۆت دوورەخەیتەوە دەی بۆیە پێغەمبەر فەرمێ نمونەی زیندوو مردوو بریتە لەو ماڵانەی کە نوێژی تیاکرێ عیبادەت و زیکری خۆی تیاکرێ لەگەڵ تیا ناکرێت کە تیاتان نەکرد مردووە و مردوویشیت با بە قاچیش زیندوو بیت با بە چالاکیەکانی ژیانیش زیندوو بیت ئەو حەدیسە قودسیەی کە خوای گەورە ئەفەرمێت و پێغەمبەر صلی الله علیه و سلم ومانەگەڕێتەوە من ذكرني في نفسه ذكرته في نفسي هەر کەسێ یادی من کا لە دەرونی خۆیە لە دڵی خۆیە منیش لای خۆم یادیەکەم لە مەلەئێک و لە خەڵکیی زۆر زۆر و قەرەباڵغیە کاتۆ یادی خۆی گەورە بکەیت وەکو حەڵقە زیکرە جوانانەی کە ئاهلی حەقیقەت و تەسەووفی کات زۆر جوانە ئازارم بە مەرجێک شەرعی بێت و ڕێگە پێدراو بێت و باش بێت یعنی شتی گوناه و تاوانی تێکەڵ نەکرێت چەند جوانە حەڵقەیەکی زیکر دروست بکەیت لا ئیلاهە ئیلا الله ئەستەغفر الله الله بکەیت هەر بۆیە مزگەوتەکان بەرەکەتێکی زۆر زۆری تایە چونکە هەمیشە مزگەوتەکان شوێنی قورئان و زیکرەکانی پێش نوێژ و دوای نوێژ و تەراویح و تەنانەت شەو نوێژ و عیبادەتی جۆرا و جۆر و خوێندنەوەی وتار و ئامۆژگاری و دەرسەکان و علومەکانی شەرعی و ئەم شتانەیە چونکە بەردەوام زیکری خوا لەو شوێنە هەیە لەبەرەوە لە هەر شوێنەکە زیکری خوای گەورە هەبوو و لە مەلەئێک و لە خەڵکێکی زۆرە تۆ زیکری خوای گەورەت کرد خوای گەورە لە مەلە و لە قەرەباڵغیەکی زۆر گەورەتر و فراوانتر و جوانتر و باشترە باسی تۆیەتە پێشەوە چەند جار ئەبێ باسمان کرابێت لە مەلە ئەجیاوازەکانی لای خوای گەورەیە ئینشاء الله بەخێر بۆ ئەو مەجلیسانەمان زیاد نەکەین چەند جوانە تۆ لە ماڵەکەی خۆتا هەندێک جار ئەم زیکرەت هەبێت کتێبێک بۆ ژن و مناڵەکەت بخوێنەوە چەند ئاپەڕێکی بخوێنەوە بڵێ وەرن بە یەکەوە با نوێژێکی جەماعەت بکەین با زیکرێکی خوای گەورە بکەین با ختمێکی قورئان بە جەماعی بکەین لەبەرەوە با نمونە و شتە جوانەکانی خێزانداریمان زۆر بێت با تەنەوعی زۆر زۆری هەبێت بۆی خۆمان بیرمان بکەوێتەوە مناڵەکان بیریان بکەوێتەوە بۆ هەر خەو و خواردن و جلگۆڕین و سەیری تەلەڤیزیۆن و مۆبایل بێت ئێستا ئەم شتانە زۆر زۆری لێگرتوین وامان لێ دوایی زیکرایەت و یادەوەریمان زۆر کەمە بێت ئەگەر کە چوون بۆ سەیران لە ڕێگەی سەیرانە هەندێک لە زیکر و هەندێک قورئان خوێندن و لە فڵان شوێنە لە فڵان کانیا نوێژێکی جەماعەت و لە فڵان شوێنە یاریەکی تۆپی پێ و فڵان سوعبەت و فڵان یاریتان هەبوو خێزان زۆر بە قیمەتە بابی پارێزی دوایی لە دەستمان دەرەچێت یەکێ لەو شتانەی کە لە
پێش مەرگا ئینسان زۆر خەفەتی پێخوا ئەگەر ماوەی ما بێت یا لە سەرە مەرگایەکێ لەو شتانی کە زۆر ئازارتەیە ئەوەیە کە زۆر لەگەڵ مناڵەکانم و خێزانەکەی خۆمانە ژیان هەموو ژیانم بریتی بوو لە دەرەوە و ئەم لا و ئەو لا و ڕەفیق و نازانم چی و چی سوودێکی ئەو تۆی نەبوو بەڵام لەگەڵ مناڵەکانی خۆمان نەژیام مناڵەکانیش ئەمانەتن لای ئێمە 15 ساڵ 20 ساڵ ئەو پەڕیجاری وای 25 ساڵ لای من و تۆ مێننەوە ئەڕۆن کوڕە ئەڕوا کچە ئەڕوا دی ئەم چەند ساڵە 5-6 ساڵی هەر مناڵی هەر بە هیچی ناز ینی بەخۆی نازانێت هەستێکی وای نییە بەڵام ئەو چەند ساڵی کە زۆر هەست و شعوری کامڵە بێت بیپارێزە نەکەی عەزێتی بەی نەکەی باوکایەتی نەکەی دایکایەتی نەکەی چونکە دنیا و قیامەتی پەشیمانی لێ بەجێمێنێت هیچێک لەوانەی کە ئەزمموی نزیکبوونەوە لە مردنی بینێەوە قسێکی زۆر جوانەکە ئاڵێ یەکێک لەو سزایانەی کە بینیم لە بەرزەخا سزای ئەو دایک و باوکانە بوو سزایەکی زۆر جیاواز بوو لەو جۆرە سزام نەبینی بوو وتم ئەم خەڵکە چییە لێراوتێنەوە ئەو دایک و باوکانن کە دایکایەتی و باوکایەتیان نەکردووە ڕەحم و سۆزیان بۆ مناڵەکانیان نەبوو مشکلیان بۆ دروست کردوون بەڵا بوون بۆ مناڵەکانیان بۆ نەوەینەوەکانیشیان هەرەو بەڵیان بەجێهێڵاوە خوا پەنامان بات. بسم الله الرحمن الرحيم. والله هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە یعنی ئەخلاقی کوردان ئەخلاقی عامە ئیسلامی کە داڕماوە یەکەم ئەوەیە دوو لە خواییە دوو لە بەرنامەی خواییە ئێمە کاتی خۆی تەماشاکی ساڵی هەشتاکان ئەگەر ئەسەری ئەعلام بکەین تەنها دوو کەناڵە بوو تر ئەما خز ئەو کەناڵانەی تر سەعات دەی شەو بڵێن نۆی شەوان ئەو کاتانە ئەخەوتین زووە خەوتین یانە کەناڵەکان نەبوایە تەماشای سەریکە عیلەکان بێکەوە دائەنشین لە ناوێکە هەمووی لە یەک خۆڵاسەی تەلەڤیزیۆنیانە کرد سەرکی حەڵقێکی جوانیانە کرد حەڵقێکی پەروەدایانە کرد تر بۆ یەکتیان باسە کرد ئەم شتە جوانانە یعنی کاتی خۆی ساڵی هەشتاکان تا ساڵی نەوەکانش بەردەوام بوو بەڵام بۆی بوونی ئەنتەرنێت و بوونی ئەم علامە زۆر و ئەم هەموو کەناڵە زۆر ئەم هەموو سەتەلایتە بەڕاستی کارێکی زۆر سەختی کردو لەسەر هەموو تاکیشی عالەمی ئیسلامی لە کورد و عەرەب تەماشاکەی مناڵ هەر لە بانوێکە هەڵ ئەستێت هەتا ئێوارە یان مۆبایل بەدەسەوەیە یان ئایپادی بەدەسەوەیە ئەمەش هۆکارێکی زۆر سەرەکیەیە کە مێشکی جەنجاڵەکە مێشکی بەرتەوازەکە مێشکی نەخۆشەکە وای لێکە تەمبەڵێکە وایکە بە قسەی دایکی ناکات ئەمە خۆیەکی زۆر سەرەکیە بۆ داڕمانی کەسەکان تاکی هەموو کەسەکان ئەمەش یعنی بێژگەل ئەمەش دوو لە خوا ئێمە بە شێوەیەکی خەڵەت دینمان فێرکراوە بەڕاستی بە شێوەیەکی خەڵەت ئیتاعی دایک و باوکمان فێرکراوە بە شێوەیەکی غەڵەت یعنی ئیسلاممان فێرکراوە بەڕاستی ئێمە ئیسلامێکی علمانین نەک ئیسلامێکی تەوحیدی تەماشاکەی یعنی ئەوە بۆیە بۆ ئیسلامەکە ئێمە ئەخلاق و خۆڕەوشت و پەروەردەمان لە دین داڕمانوە کاکە هۆکارەکە ئەوەیە یعنی هۆکارەکەی سەرەکی ئەوەیە کە ئێمە مسلمانێکی علمانین مسلمانێکی علمانی چۆن یعنی علمانی کاکە جان ئەڵێ هەر نوێش بکە ئەڵێ بە قسەی دایک و باوک بکە بە قسەی دایک و باوک مهم نییە خۆت زانی یعنی هەژمونێکی هینە هەژمونێکی ئەوروپیە علمانی کە لە ئەوروپاوە هاتووە یعنی خۆی بۆ هاتووە کە ئەخلاق بڕۆخێنی يعني لای ئێمە لای خۆشیان ڕووخاوە بەڕاستی ئێمە لای ئێمەش بڕوخێنێت دڵنیا بە لە ساڵ 95 ئەم تاکی کوردە لە ساڵ 5 ئیسلامیکی علمانی لە خۆڕەوشدا جاکۆ لە فەهما خۆ ئێمە ئەگەر لە فەهما بین بەڕاستی ئێمە دینوان ناڵێ بەڕاستی وانە ئەو هەر بوونەوەی بەسەی دیمەخسوودە هینە وانی پێنجەم کەواتە دین یعنی شتێکی هەمیشیە گیانە یعنی ما هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە ئێمە دین لە دوور لە خوای لە فەهمی دین ئەسڵی وهم لفهمي قرآن لها فهمي صحابة كان سيش أم كاكا جان أم علامة بلاوته هزار كنال هي حلقات وشي قورتين روخاندني حمو كومالكاكي يجين إسلامي وغير إسلامي أربي حلقة تركية حلقة نازانة فلبينية حلقة أوانية يعني في خيانة كان في بويا غرب عليه خذوهم هم صغار عليه إيه وكاكا جان بمنالي بيان روخين براسي إما السرد دايكو بروابكا من خوم شخصي خوم تا إسا يعني خوم لجوليكا منال لجوليكا
مناڵی کەم لە ژوورێکە ئێوە خەڵەتە کاکەجێ بەڕاستی ئەبێ دینەکە کۆمان کاتەوە دەستی قورآن کۆمان کاتەوە ئەخلاقی جوان کۆمان کاتەوە وردە وردە ئێمە هەوڵبین ئینشاءالله ئەو پایامە جوانانە ئەو چەمکە جوانانە لە ناو خۆمانە ئینشاءالله پەروەردە دەکەین بەڕاستی ئینشاءالله سەرکەوتووە بین بە موسڵمانێکی علمانی دەبین با موسڵمانێکی دینداری ڕاستەقینە بینین کە وەکو چۆن حتا هەموو مەسەلەیەکی ئەم مەسەلەن هەمووی لەسەر ژن کاگەرە دوو ژنیێنێ کاکە جانە لێکم بە تەیارە یعنی چونکە بیرکردنێکی علمانیە دین لە دەوڵەت جیاکەینەوە دین لە ئەخلاق جیاکەین و دین لە پێکەنی جیاکەین و دین لە خۆشی جیاکەین دین لە کاری کاسبی جیاکەینەوە کاکە کابرا تەماشاکەی نوێژەکە یێتە دەرەوە خیانەتەکە ئەوە چی ئەوە فەهمیشی علمانیە فەهمیشی ئەوەیە کە دین لە دەوڵەت جیاکەنەوە کێ بوو ئادەم و حەوا بە خێزانێ دەستی پێکرد یەکەم بوون و هاتنە دنیای مرۆڤ بە خێزانێکە ئادەم و حەوایە دەست پێکات خۆخوای گەورە بەدەسەڵات و قودرەتی هەیە 10,000 ئادەم و حەوا دروست کات و یەکسەر خەڵک زۆر بێت بەڵام خوای گەورە بە یەک خێزان دروستیەکات کە ئەوەش ئیحاء و ئاماژەی زۆر جوانی تایە کە ئێمە کێش و وەزنی خێزانەکان بزانین کە مرۆڤایەتی لەسەر یەک خێزان دروستەوە بابی پارێزین با بنەماکانی خێزانداری بپارێزین با خەڵک بزانێ دایک و باوک چییە بزانێ نێر و مێ هەیە و شتێکی تر نییە بزانێ خوشک و برا هەیە شتێکی تر نییە نابێ ئەم مەحرەمیەتە لە ناو بچێت و بی پارێزین بیکەین بە مەبدەئی بەشەری و ئینسانیمان بە هیچ جۆرە هیچ کەسێک نەتوانێ توخنی ئەمە بکەوێت و ئەم مقدسی و پاکی کە ئیمان و ئیسلامەتی بۆ ئێمە هێناوە و هەروەها بنەما بەشەریەکە کە خوای گەورە وا دروستی کردووە خێزان پێکاتوە لە دایک و باوک مرۆڤ پێک هاتووە لە نێر و مێ ئینسان پێک هاتووە لە ڕەوشت و ئاکارە بەرزەکان کە ئەمانەی لە دەستدا هیچی بۆ نامێنێتەوە خۆشەویستان ئێمە بە شەفاعەتی خێزان ئەزانن بەر شەفاعەتی خێزانەکەوین چۆن پێغەمبەران قورئان شەهیدان پیاوساڵحان و ئەولیاکان تەنانەت کۆمەڵێشتی تر کە تۆ چاکە لەگەڵ کردوون شەفاعەتێ بۆکەن لە ڕۆژی قیامەتە خێزانی شەفاعەتەکات چۆن لایەتێکی قورئانە زۆر ئاماژەیەکی جوان و دەقیق وردی تایە بۆ ئەم باسی کە باسی شەفاعەتی خێزانیە بە مەرجێک لە یەکتر نزیک بن دەرەجاتی بەهەشتتان نزیک بێ لە یەک شەفاعەتی خێزانی هەیە خوای گەورە فەرمێت والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم دەتەوێت پێکەوە بن ئەوە خاوەنی ئیمان و زیکر و تاعەت و عیبادەتێکی تۆکمە بن ئەی خێزان با نەپسڕێن لە یەک چەند خەفەتە من زۆر کەس خوشک برایان تەلەفۆنم بۆکەن ئەڵێ مامەسا دوعا بۆ کوڕەکەم بکە خۆ هیدایەتی با زۆر ناڕەحەتم کە لە دین دوور کەوتۆتەوە کە سلبیاتی فلان شت و فلان کەس و فلان ڕووداوای لێ کردووە لە دین دوورکەوێتەوە کە فلان کۆمەڵ و فلان جەماعەت تەئسیری فکریان لەسەری هەبووە وازی لە دین هێناوە بۆ بە مولحید دوعام بۆ بکە ئەو کوڕم خوا هیدایەتی با خەمێکی زۆر جوانە ئینسانەی خوات ئەم ژنە کە ئاوا خەمە خوات لە ڕووی ئیمانەوە ئەمەی بۆ دروسە بێت لە پێگەیشتووی ئیمان و عەقڵ و ئیدراکیەوە بۆی دروسە بێت چکە ئەزانێ ئەم خێزانە یەکێکی بەرەو ئاگری دۆزەخە ڕوات یەکێکی بەرەو هەڵدێرێکی زۆر قورسە ڕوا ئەگەر خوای گەورە هیدایەتی نەیاتەوە و نەگەڕێتەوە بۆ حەزیرەی ئیمان هەر بۆی قورئان ئاماژە بەما ئەکاک کە ئەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم نەوەکانتان لەگەڵ خۆتانە بە یەکەوە ئەچنە ناو بەهەشت چونکە قیمەتی خێزان قیمەتێکی زۆر گەورەیە و داوا ئەکەن خوای ژیان ئێمە با بە یەکەوە بچینە بەهەشت کە یەکێکتان لە بەهەشتا دیار نابێت هەواڵیە پرسن اینجا مەلائیکە کەیەن ئاوا ئەتان بینن بە یەکەوە قورئانە فەرمێت هەموو خێزانەکە بە یەکەوە کۆیە و کەسیان لە ئاگری دۆزەخانیە سەلام عەلەیکم
طبتم فادخلوها خالدين. الله سڵاو لە ئێوە چۆن ئەم بنەما ئیمانی و ئیسلامەتیەتان پاراست ناو خێزانەکەتانە، چۆن نوێش قیمەتی هەرە گەورەی ژیانی ئێوە بوو، چۆن پێش هیچ سەرمایە و هیچ دەسەڵات و هیچ کورسی و هیچ حەزێکی دنیاییتان نەکەوت، چۆن لە بیرتان نەچوویەوە کە نوێش کۆڵەکەی دین و ئیمانە لە ماڵەکانی ئێوەیە. لەبەرەوە ئەم موئەسەسە و ئەم دەستگا گرنگەی خێزان با بپارێزین. لە یەکێک لە حەدیسە قودسیەکانە کە ئاماژە بووە کە فەرمێ کاتێک کە خۆی گەورە ئادەمی دروست کرد ڕەحم و سۆز و بەزەیی خێزانی، ڕەحم و بەزەیی سیلەی ڕەحم هەڵساوتی یا ڕەبی، خۆی نووسان بە عەرشەوە، چونکە زۆر شت هەیە لەوێ مجەسەمە بێ ئازانم. دار و درەختەکان قسە ئەکەن، ڕەحم ئەبێ بە شتێکی معنەوی قسە ئەکات، کردەوەکان ئەبێ بە جسمێکی مادی مەلموس، ئەبێ بە شتێک وەکو ئینسان وەکو ئێمە جوان بێت، کردەوەکانیەتە بەردەمت قسە لەگەڵاکات. ئەفەرمێ ڕەحم و بەزەیی و سیلەی ڕەحم خۆی هەڵەواسێ بە عەرشی ڕەحمانە. ئەفەرمێ یا ڕەبی ئەمە مەقامی منە کە خۆم پەنایاوەتە بەر تۆ یا ڕەبی لەوەی کە کەسێ بمپچڕێنێ، پەنات پێ ئەگرم یا ڕەبی لەوەی کەسێ بمپچڕێنێ. بۆیە خۆی گەورەش ینی پەنات پێ ئەگرم یا ڕەبی کەس نەمپچڕێنێت، ئەم سیلەی ڕەحمە بمێنێ، ئەم ڕەحم و بەزەیە لە ناو بەشەر و لە ناو خزم و کەسوکارە بمێنێ. خۆی گەورەش پێ فەرمێت ئایا تۆ ڕازیە بیت بەوەی کە هەر کەسێ سیلەی ڕەحمی تۆ بپارێزێ منیش بیپارێزم و هەر کەسێ تۆ بپچڕێنێ منیش بیپچڕێنم؟ بە تایبەتی ئازانم سیلەی ڕەحم لە ناو خێزانە، دایک و باوک، خوشک و براکانت، نەنک و باپیرە، ئەمانە زۆر گرنگە بیپارێزن. ئەمە دەرەجەی یەکەمی سیلەی ڕەحمە. پارێزگاری لەمە ڕەحمەتی خۆ ئەبارێنێ بەسەرتا. ئەڵێ سیلەی ڕەحمیشتی یا ڕەبی خوای ڕازیم، ئەوە ڕازیم، ڕازی بوو. ئەمە پێش ئەوەی ئێمە بینە سەر ئەرز کە وەختی خۆی گەورە ئادەمی دروست کرد یەکسەر سیلەی ڕەحم ئەمە ئەکات و ئەچێت خۆی هەڵەواسێ بە عەرشی خوایە، بۆ ئەوەی تۆکمەیی خێزان وەختی ئینسانیەتە سەر مەرزە بە پارێزراوی بمێنێتەوە، بۆی ئەم خێزانە بە تۆکمەیی بمێنێتەوە. مانەوەی خێزان لە قورئانە بە عەقدی غەلیظ ناوی بردووە، عەقدێک میساقی غەلیظ. کەلیمەی میساقی غەلیظ لە سێ شوێنە لە قورئانە هاتووە. خۆی گەورە بە میساقی غەلیظ واتە ئەو عەقد و پەیوەندی زۆر قورس و تۆکمەیی کە نابێ بپچڕێنرێت. تەمان دەوڵەتەکان لە بینی خۆیانە میثاق دائەنێن، دەستور و میثاقەڵە میثاقی ئومەمی متحیدە، ئەو عەهد و پەیمانە کە لە بینیانەیە بە میثاق ناویە بن. قورئانیشە فەرمێ وەئەخەذنا منکم میثاقا غەلیظا، وەختێ تۆ کچێک مارە ئەکەیت میثاقێکی قورست دەستداوەتێ ئەبێ بیپارێزی، پەیوەندێکی زۆر گرنگت دروست کردووە، ئەم کچەش ئەبێ بیپارێزێ هەردوولا، چونکە ئەم پەیوەندێ زۆر گرنگە کە ژن و پیاو کە وەختێک نیکاح حەکەوێتە بینیان ئەبێ بزان مەسئولەتێکی زۆر گەورەیە، تۆ بنەمای خێزانێکی زۆر گرنگ دروستەکەی، خزمایەتی دوو لایەنی گەورە، دوو تایفەی گەورە دروستە بێت، چۆن ئەیپارێزیت؟ ئەم میثاقە لە قورئانە وە پێغەمبەران هاتووە کە فەرمێ وەئەخەذنا منکم میثاقا غەلیظا، ئەی پێغەمبەران ئێمە میثاقی غەلیظمان لە ئێوە وەرگرتووە کە بیپارێزن. بۆ بەنی ئیسرائیل بۆ جوولەکەکانی هاتووە لەوکان خۆی گەورە داوای ئیسلاحیان لێ کات، چاکسازی، بەڵام ئێستا وا بینین ئیسرائیل چه فەساد و چه کوشتارێکی دروست کردووە لە فەڵەستین و لە غەزەیە، لە هەموو جیهانی ئیسلامیە چ دەستێکی تێکدەرانەی هەیە و لە ڕێی خۆی و لە ڕێی بەکرێگیراوەکانیشی، لە ڕێی ئەو وڵاتانەی کە بەکرێیان گرتووە بەنی ئیسرائیل یاخود سەهیۆنیەت بە تایبەتی ئەم میثاقەی نەپاراستووە، هەرچەند جوولەکەی خەڵکی شەریف و ئاینداری باشیان هەیە کە بەڕاستی ڕازی نین بەوەی کە بەنی ئیسرائیل بەشێک لە بەنی ئیسرائیل لە بەنی سەهیۆنەی کات، کە قورئانە فەرمێ وەئەخەذنا منکم میثاقا غەلیظا بۆ بەنی ئیسرائیل، و هەروەها بۆ زەواج و بۆ ژن و مێردایەتی و بۆ شوکردن و ژنهێنانی ژن و پیاویش بە هەمان شێوە ئێوە ئەم میثاقە بپارێزن. ئەگەر باسی نەنکم و بۆ بکەم بڕوا بکە ئەمەنە بە پێوە ئەوەستا ئاها بەلای ئەهات، ئەمەنە بە پێوە ئەوەستا کە نوێژیە کرد، یعنی خۆ قورئان شتێکی زۆر نازانی، بەس سوورەتی فاتحە قوڵ الله ئەحەد ئەمەنەیە خوێن 4-5 نوێ ئەمجار ئەموو باپیرم 4-5 نوێژە کاتاوەکو نوێژیەکە، ماشەڵڵا ئەو نەنکەم ئیتر یەک سونەت نەبوو بە ڕۆژوو نەبێ.
شەو هەتا بەیانی لەنا ئەو جێگا منە نەبۆ ناخەوێ و خەوم نایە ئاها لەنا ئەو جێگادانێت و لێفەکەیدا بەمانە و زیکرێ کرد هەر دایم خەفەتی خوارەوی بە فێری قورئانیان نەکردم دایکشم هەروی باشە باوکم بۆ منی فێر نەکرد بۆ منی فێری قورئان نەکرد دووسێ سوڕەتی کورت و ناس و فەلەق و ئایەتە الکورسی هەنێشتم فێر کرد دایکی منیش لەخوا بە زیابێ بڕوا بکە ئەم دەستی کەوتو بۆ ئازار ئەوی ئێستا تەزبیحم بۆ ئاوا لێ ناکرێت چی بکەم هەموو دایجان بە زمان زیکر بکە خۆ تەزبیحی هەناوی حەزەکەم تەزبیحەکە بیر مەخاتەوە یعنی مستەمر دایکیشم لە زیکرا بوو ماشەڵڵا شەو نوێژێکی ناچوو جارێکیان خەوم بینی لە خەومە هەموو ماڵەکەمان چکلێت بوو هەرچێکم هەڵەدایەوە ئاوا بە خەبارە چکلێتی لێ بووتم ئەم هەموو شیرنی و چکلێتە چیە وتیان هەموو شەو نوێژەکەی دایکتە ئەنجا بۆم جێڕایوتم دایە ئەم شوێنەژانی تۆ زۆرت خێرەگاتێکە ئەیکەی ئیتر لەخوا بە زیابێ ماشەڵڵا شەو نوێژی بەردەوام و نوێژی ئەمەنەی نوێژم دا هەموو نوێژە چیایکەیت مستەمر ئاوا ڕووی لە قیبلە بوو بە زۆری نوێژیە کرد دایکم کە لە دوورەوە میوان هاو کە ئەوەنە بەدەمی خۆش بوو بە پێکردن ئایا خوا بە خێر بێن هەر لە دوورەوە یەکسەرم بەخوا میوانمان هات لە هەر شوێنێ بازانێکەوە میان هاتووە ماشەڵڵا دایکم یەک چێشتونانێکی ئەکرد بەخوا هەموو جارێم و دایکم ئەو قاپە هەتا بگرێ قەلاقلا برنجی تێکە ئەنجا سەریشیە تا بگرێ گۆشتێ کرد لەسەری هەموو جارێم کە مەنجەڵی دایکم داگرت و سفرەی ئەهێنا و سفرەی دایکم تەدی ئێستا گاڵتم بە بەعزە ماڵێک دێت بەڕاستی یعنی ماشەڵڵا ڕووخۆشیە بوو بەهاتنی یعنی ماڵی کاکم حەچی خزمە لەوێ دراوسەکانی ژەهاتن بەرەکەتیان لەگەڵا بوو بەڵێ ئەرە وەڵڵا هەموو جار کاکم وای دەم جارە وتی دایک منە ماسلێمانیش تامی نەماوە بەرەکەتێکیان لەگەڵا بوو هەر ئەمانزانی یەکێ لە خوشک و براکانم هاتون هەموو لەوێ کۆ ئەبووینەوە یەک قەڵەباڵغەیەکە بوو کە زاگای لە کەس نەبوو کە گوێ لە کەس نەبوو لە بە قەڵەباڵغی ماشەڵڵا زۆر لەزەت و تامێکی جیاوازی هەبوو بەڕاستی مانی ئەو بەرەکەتانە من زۆر جا لەنا تەلەبەکان و لەنا خوشکان و ڕەفیقان ئاڵێم جاران کەم بە ڕەحمەت بێم قسەی بۆ جێڕامەی و جاران ئەگەر دوعایان بۆ یەکێ بکردیان و پیرێکی عاقیبەت خێر بخاتە ماڵتانەوە ئەنجا بەڕاستی ئەو کەسانە فێرمانەکەن کە ئێمە چۆن کە پیر بووین چی بکەین چۆن عیبادەت بکەین خێزانێکی هیچ شتێ لە جێ خۆی نەماوە بۆ یەک چی لە جێ خۆی ماوە خاڵۆجان لەم ژیانەیە یەک شتێکم پێ بڵێ لە جێ خۆی ما بێ وەکو خۆی ما بێ کەلتوری کوردی لە ڕێگە و فرۆشراوە کڵاوە جەمانی و شەرواڵ و پشتێن دواکەوتویە نەک هەن نەماوە دواکەوتویە کەلتوری جوانی کوردی لە ئەسڵا لە ڕێگەوە دەریان هێنا فرۆشتان بە وڵاتان هیچ شتێک نەماوە چی ماوە بۆی بیگەڕینەوە ئەو ناگەڕێتەوە خاڵە بە ئێمە ناگەڕێتەوە یعنی تو سێری لەم هەموو مەلا پوختەیە لەم هەموو خەڵکە جوانە لەم هەموو خەڵکە شارەزای لەم هەموو پرۆفیسۆرە لە بواری کۆمەڵایەتیە هیچیان پێ ناکرێت ناگەڕێتەوە تازە ئەو شتە چۆن نەگەڕێتەوە احتیمالە وەکو لە قورئانە هاتووە و ئەفەرمێ باڵی مێژ بەبێ ئەمری خوا ناجوو لێ احتیمالە ئەمری خوای لەسەر بێ قەدەر بێ ئەمری خوای لەسەر بێ ئەمە ببینین ئەجینێتەوە باسی کەلتوری زووەکە کەلتوری زووی شتێکی ناشرینی تیانە بوو بەڵام ئەمڕۆ ئەوەی زووە هەمووی ناشرینە ئەبێ ئەمڕۆ بێ نمونەیەکی جوانی جناوی باو کرد باپیرت یعنی قوربان وەڵاهی خاڵۆ شتێکی داریە لە میوان دۆستیە لە سیلەی ڕەحمە لە هاتووە وەڵاهی خاڵۆ سیلەی ڕەحم ئەوە چ جای لەوەی لە قورئانە هاتووە تەقالید و کەلتورێکی جوان بوو بۆ ئێمە نەما جای ئەوە لە قورئانە شتێکی پیرۆزە لای ئیسلام شتێکی پیرۆزە هیچ شتێک بەقەی سیلەی ڕەحم نیە بەڵام تۆ سیلەی ڕەحم بەچی هەتا بچ شتێ پێشەوە لە خەڵکەکەەوە چێتە دووەوە تۆ ئێستا لە خەڵکە بڕۆ پێشەوە ئێستا بە تایبەتی لە سەنتەری سلێمانێ لە هەنێ شۆنە هاتچوو هەر شتێکی ناشرینە ینی احتیمالە سێریت کە بڵێ بۆچی هاتوویتە بەڵام تۆ لە خزمەکەی خۆت لە نزیکەکەی خۆت بڕۆ پێشەوە چاکەی لەگەڵ کەسایەتی لەگەڵا بکە ڕازگۆیی لەگەڵا بکە خۆبەخشی لەگەڵا بکە لەولاوە سیرەکەی بە شێوەیە چیکە دیوەکەی تری باس کراوە بەس خۆی گەورەی بینێت قەی ناکە تۆ هەشتی بۆ خوا بکەی نابێ هەر باسشیکەی شتێکی زۆر جوانە بۆ باسکەم پێشینان گوتویانە ئەگە چاکەت کرد لەگەڵ کەسێکە لە بیری کە کەنت کردووە بەڵام ئەگە چاکەیشان لەگەڵ تاکرد لەفکردن نەچێ بەحالی لەفکردن نەچێ سەدەها بەسەرهاتی جوان سەدەها دێڕی جوان لە قەدیمی باوباپیرانی ئێمە هەبووە سەدەها بەسەرهاتی جوان هەبووە باسکردنی ئەمڕۆ هەر شەرمە باسێکی ینی بەچی تۆ سێری بە ناشکوری نەبێ لای خوای گەورە سێری ئەم زروف و زەمانەی ئێستا چی داهاتوو ینی بەڕاستی وانە ڕەحەت بۆ خەڵک لە خۆی بێزارە موبایلەکەی پێ لە ژیرفانیایەتی 2 سعات بە موبایلەکەش و 2 سعات دیار نەبێت لە ماڵەوە سەد شت قەوماوە
لە کارەباکە لە نانت لە ئاود لە ژیانت هەر هەمووی جیرفان و بازارەکەیە هیچ شتێک نەما هیچ لەزەتێک لە ژیانە نەماوە تەنها ئەوە ماوە خەڵک بە دوای مادەیان ڕاکە ئیدی عیبدارە بێ عیبدار نابێ خۆشە ناخۆشە خراپە چاکە هەر ئەوە یەک شتێککە نێژ ینی بەڕاستی نازانم پرسیارەکەت بە چ جۆرێک جواب دەمەوە جۆری زۆرە ئەوەی کەوا من هەستی پێ بکەم کەلتوری ئەم وڵاتە خۆی لە خۆیان کەس بۆ نەماوە بەڵام ئەم دەسەڵاتی ئەشی بینی نەک لە کەلتور فرۆشتنە لە ئیمان فرۆشتنە لە کەسایەتی فرۆشتنە لە کەلتور فرۆشتنە لە وڵات فرۆشتنە لە خاک فرۆشتنە لە نەوت فرۆشتنە چ شتێکمە هیچ شتێک نەماوە لە جێ خۆی خاڵۆجان هیچ شتێک ئەیتر ئەمانەس ئەگەر بەکرێ گیرا و عەمیلی خەڵک بن و دەسەڵاتێکیان نەبێ بەڵام من لێرە بۆچوونێکم هەیە خۆم وەکو خۆم بۆچوونی خۆمە ئەڵێم ئەمانی یەکجاوانین بەو شێوەیە بەڵام پێیان ئەڵێن ئەوە بکە هیچ دەسەڵاتێکیان احتیمال ئەوەش هەبێت هیچ داما بوون ئەوان لە ئێمە داماوترن قوربان ئێستا ئێمە ژیانمان زۆر خۆش ئەوان داماوەیەشان بەسەرەوە احتیمال لە بڵێوەشتم بۆ نەکەی بەیانی بە فڕۆکەوان بتکوژم داما و سەرگەردان بوون ئەوانش هیچ وڵاتە خوا ڕەحمیش بکە مەگە خوای گەورە بە قەدەری خۆی بیجێڕێتەوە هیچ دەسەڵاتێکیش نییە